ئینقلابچیەکانی گردی زەرکەتە کێبوون؟ ساڵح ژاژڵەیی. بۆ ئەوەی گۆڕانخوازانی بەڕێز و خۆشەویست زانیاریان هەبێ لەسەر ئەوانەی بەناو خەمخۆر و بەرپرسی بزوتەوەی گۆڕانن، بە باشم زانی بۆ چوونی خۆم لەسەر ئەم نووسینەی دکتۆر محەممەد دەرببڕم. بەڵام سەرەتا دەمەوێ دەستپێشی باسەکەم بە دووبارەکردنەوەی بەشێکی زۆری نووسینەکەی بەڕێزیان دەست پێ بکەم کە زۆر گرنگە و شتی زۆر شاراوەی تێدایە کە تا ئێستا زۆر کەس نەیانزانیوە و بۆ ئەوەی هەموو کەس ئەو ڕاستیانە باش بزانن و چیتر دوای کڵاوی بابرد و نەکەون. لە کاتی نەخۆشکەوتنی بەڕێز کاگنەوشیوان گرروپێک لە گردی زەرگەتە دروست بووە بە ناوی گروپی هەستانەوە. ئەم گروپان ناوبەناو کۆبوونەوەیان کردووە و باسی داهاتووی بزوتەوەکەیان کردووە. ئەندامانی ئەم گروپە ئەمانە بوون: ئارامی شێخ مەحەمەد، زمنا کۆجەلال، دکتۆری یوسف، عەلی حەمە ساڵح، هۆشیار عەبدوڵڵا، عەدنان عوسمان و دکتۆر محەممەد عەلی خۆی. دکتۆر محەممەد ئەڵێ ڕۆژی 8/5/2018 یەک ڕۆژ پێش وەفاتی کاگنەوشیروان هۆشیار عەبدوڵڵا پێیوتین کۆبوونەوەیەکی زۆر گرنگ و تایبەتمان هەیە لە شوقەیەکی ڕزگاری حاجی کایل لە پاکسیتی. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی حەمەد وەفیق، عەدنان عوسمان، هۆشیار عەبدوڵڵا، ڕزگاری حاجی کایل، دکتۆر یوسف، بەیاری ملازم عومەر و دکتۆر محەممەد خۆی. ئەم کۆبوونەوەیە لەسەر ڕاستپاردەی حەمەد وەفیق و هۆشیار عەبدوڵڵا بووە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی یەعلامی بزوتەوەی گۆڕان. بەڵام دیار بوو نیەتی موامرەیەکی چنراو لە ئارادا بوو بۆ ڕۆژی دوایی کاگنەوشیروان وەفات دەکا. هەر لە سەرەتای پرسەکەوە جگە لە دکتۆر محەممەد و زمنا کۆجەلال و ئارامی شێخ محەممەد بە سەرکردایەتی و بە ئاگاداری چیا و نما و حەمەد وەفیق و ژمارەیە گەنج بە تەمەنی تر بە پیلانێکی زۆر نائەخلاقی کەوتنە دژایەتی عوسمانی حاجی مەحموود و قادری حاجی عەلی. لە سێم ڕۆژی پرسەکە حەمەد وەفیق داوای لێکردن بۆ بەردەوامی کۆبوونەوەکەی ڕۆژی 8/5/2017 کۆبوونەوەیەکی تر ڕێکخین. منیش بە تەلەفۆن پەیوەندیم بە هۆشیار عەبدوڵڵاوە کرد کە ئەو سەرپەرشتی ئەو کۆبوونەوەیە بکات و پێم باش نییە من ئەوە بکەم. ئەو ئەندامانەی سەرەوەی گروپی هەستانەوە کە ئاماژەیان پێکرا بوونە دەمڕاست و جێبەجێکاری بەرنامە قێزەونەکەی حەمەد وەفیق و کوڕەکانی کاگنەوشیوان و دژایەتی و دەرپەڕاندنی هەر کەسێ من نەدا بۆ مانەوەی مڵک و ماڵ و سەروەتی معنەوی نەوشوام سەفا بۆ کوڕەکانی. لە ڕۆژی 22/6/2017 لە شوقەکەی دکتۆر یوسف لە پاکسیدی کۆبوونەوە. بەرگریکردنی دکتۆر یوسف و عەلی حەمە ساڵح و عەدنان عوسمان و هۆشیار عەبدوڵڵا لە پلانی حەمەد وەفیق و نماوچیە بۆ تەوریسی دارایی و سیاسی، دژایەتی و تۆمەت نەوەک من بلانەی شەریفانە دژ بە قادری حاجی عەلی و عوسمانی حاجی مەحموود زۆر ئاشکرا و ڕوون بوو. کۆبوونەوەکە بە گرژی کۆتایی هاتوو، ئەوەش دوا کۆبوونەوە بوو. لە فایبەر گروپێکمان هەبوو، دوای ئەو بەروارە ئەویش نەمان. لە گەرمەی هەڵبژاردننی ڕێخەری نوێ و خانەی ڕاپەڕاندن گروپەکەی حەمەد وەفیق و کوڕەکانی کاگنەوشیوان فراوانتر بوو، کەوتنە دژایەتێکی زۆر ناشرین و نائەخلاقی بۆ هەر کەسێک کە لە خۆیان نەبێ. دەیان تۆمەتی قێزەونیان بڵاو کردەوە. بە ئاشکرا دکتۆر یوسف و ئاوازەکانی ئەیان گوت گرنگ نییە چەند کوسیە هێنین، گرنگ ئەوەیە ببێت بە حیزب و لەژێر کۆنتڕۆڵی خۆمان نابێ. هەموو ئەو ناوانەی سەرەوە حاشیەکانی تری کوڕەکانی کاگنەوشیوان پشتگیری سەی عومەریان کرد بۆ ئەوەی ببێ بەڕێخەری گشتی، چونکە پەسەندی کوڕەکانی نەوشیروان بوو. سەرڕای ئەو هەموو دژایەتیە عوسمانی حاجی مەحموود 45 دەنگی هێنا و سەی عومەر 38 دەنگ. لە یەکێ لە کۆبوونەوەکانی جڤات هۆشیار عومەر بەرپرسی ژووری دیبلۆماسی بزوتەوەی گۆڕان وتی کاگنەوشیروان بە خۆمی وتووە کە سەید عومەر بۆ ڕێخەری باشە چونکە بزوتەوەکە نافرۆشێ. بەڵام ڕووداوەکانی دوایی سەلماندیان کێ بزوتەوەکەی فرۆشتووە؟ بە ئاگاداری چەند کەسێ یوسف محەممەد وتبووی عوسمان و قادر و جەماعەتەکان چیان کردو بۆ گۆڕان و بۆ ناڕۆن. دوای ماوەیەکی تر وتبووی ئینقلابی سپیمان کرد و دەرمان پەڕاندن. ئێستش دوای ئەوەی نەبوو بە وەزیر لە کابینەکەی کازمی لە بەغداوە خۆی و هۆشیار عەبدوڵڵا خۆیان لێکردووینە ئۆشۆ و ناڕازی ئایارە 24 گوایانیگەرانن لە دۆخی ناو بزوتەوەکان. بۆ سەلماندنی هەموو ئەوانەی ناوم هێنان وتارەکان، نووسین، چاپێکەوتنەکان و کۆنووسی کۆبوونەوەکان باشین بەڵگەن.
هەمووی ماون ناتوان نکوڵی لێ بکەن ئەمە قسەی دکتۆر محەممەدە نەک من ژمارەیەک ئەندامی جڤات سەی عومەر حەمەد تۆفیق مستەفای سێقادر مامۆستا جەلال جەوهەر مامۆستا جەمال عەدنان عوسمان و هەتا دوایی ڕۆڵی یەکلاییکەرەوەیان هەبوو لە تەسلیمکردنی گردەکەوکێن ئێن و تا ڕادەیەکی زۆریش دارایی بە کۆمپانیای وشەی کوڕەکانی کاک نەوشیروان ئەو ناوانە و ژمارەیەکی تریش بۆ ئەندازیاری وێرانکردنی گۆڕان و لەباربردننی خەونی خەڵکو و تۆریستی سیاسی و میدیایی هاوکات بوونە داهێنەری ناشرینترین و نامەدەنیترین نمونەی دژایەتی بۆ بەرامبەرەکانیان ئێستاش لەسەر و بەندی نەخۆشکەوتنی کاقادری حاجی عەلی زۆرینەیان زۆر چاواشەکارانە خۆیان وەک ئۆشۆ و کەسانی خەمخۆری بزوتەوەکە و خەڵکو و دڵسۆز و هاوڕێی عوسمانی حاجی مەحموون قاری حاجی عەلی و هاوڕەکانی نیشانەدەن هەتا ئێرە بەلای خوێنەرانەوە چاک بێ یاخراپ کەم تا زۆر پەیوەندی بە منەوە نییە هەر کەس و لایەنێ ڕەخنەیان هەیە با لەگەڵ دکتۆر محەممەد قسە بکەن لێرە بەدواوە هەر کەسێک قسەیەکی هەیە ئەوە خۆم ئامادە بم وەڵامدانەوەی بەڵام دەمەوێت ئەم نووسینەی دکتۆر عەلی بکەمە هەوێنی باسەکەی خۆم و لە ڕوانگە و دیدی نووسینەکەی بەڕێزیانەوە سەرنجەکانی خۆم بنووسن دڵنیاشم کە ناوەڕۆکی نووسینەکە لە سەدا سەد ڕاستە عزیز نەسین کە ڕۆمانی ژێرە پیاوی نووسیوە بۆ ئەوەی نەنووسیوە کە خەڵک بیخوێنێتەوە بە بەسەر هات و ڕووداوەکانی ناو ڕۆمانەکە پێ بکەنێ عزیز نەسین ئەو ڕۆمانەی بۆ ئەو گەل و میلەتانە نووسیوە کە جێل و کۆیلەی سەرکردەکانیان و چۆنیان بێ ئاوایان لێخوڕن ئەو بۆ میلەتی تورک و کورد و عەرەبیش نووسیوە بۆ ئەوەی هوشیاریان بکاتەوە و ڕێگای ڕاستیان نیشان بدە بە درێژایی مێژووی میلەتی کورد هەمیشە سەرکردەکان وەکو مێگەلە مەڕ سێری هاوڵاتیانیان کردووە ژیان بۆ کەس نەگرتووە هەرچی خۆیان و ویسیویانە ئەویان کردووە هەموو ئەو هەلو فرسەتانیان لەدەستداوە کە بۆ کورد هاتۆتە پێشەوە و لەبەر بەرژەوەندی و ناکۆشیەکانی خۆیان لەباریان بردووە سەرکردەکانی کورد مێژووی کوردیان ناشرین و قێزەون کردووە ئابڕووی کوردیان بردووە لە بەردەم هەموو گەلانی جیهانە سیاسەتیان سووک و بێنرخ کرد خەڵکیان بێئومێد کرد چۆن بۆڵتن ڕاوێژکاری پێشووی ترامپ و دۆستی کورد ئاوا باسی سەرکردەکانی کوردەکە و دەڵێ کوردانی باشوور لەبری ئەوەی یارمەتی کوردانی ڕۆژ ئاوا بدەن خەندەقیان لە بەردەمیان لێدەدا و ئەجەندای تورکیان جێبەجێ کرد ئەوە تا ئێستاش بەسعود بارزانی لەسەر داوای تورکیا شەڕی پەکەکەی دەست پێ کردووە بە بۆچوونی خۆم هۆکاری دەستپێکردنی شەڕ لەگەڵ پەکەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە جۆن بایدن بۆتە سەرۆکی ئەمریکا و خۆی و حاشیەکەی دۆستی کورد دژی تورکیا ئەوێ پێش ئەوەی بایدن دەست بەکار بێ بە پارتی شەڕی پەکەکە بکە لە ڕاستیژە ئەوە تا شەڕەکان دەست پێ کردووە جۆن بۆڵتن ئەڵێ تورکیا خۆی لە شەڕی کووردا سەرکەوتوو نەبووە ئێستا شەڕی کورد بە کورد دەکا پێشیش بنەماڵەی بازانی لەسەر داوای ڕژێمی ئێرانی فەرمانی غەزاییان دەرکرد دژی کوردانی ڕۆژهەڵات بزانن ئەمە چه شەرمەزاریەکە بۆ کورد ئەو سەرکردە بە ناو سیاسیانەی کاری لەو جۆرە ئەکەن دەعبای سیاسین نەک سەرکردەی سیاسی ئەو کەسانەشی تا ئێستا ئەمانە بەسەرکردە ئەزانن جێ لە پیاون و هیچی تر دەرکەوت ئەمانە لە ئەنجامی جێلێتی خەڵکدا بوونە سەرکردە هاوڵاتی کورد قەبارەی سەرکردەکانیان زۆر گەورەتر کردووە لەوەی کە هەن بۆیە ئەوان بوونەتە سوار و هاوڵاتیش پیادە و هەمیشە لە خوار خۆیانەوە سەیریانەکەن ئەم میلەتە جێلەش ئەوانیان کردوتە خوای خۆیان و وەکو بردیان پەرستن بۆ ئەوەی میلەتی کورد ڕزگاری ببێ هەنگاوی یەکەم دەبێ ئەم بتانە بشکێنێ و چیتر تەقدیسی ئەم بەناو سەرکردە تاڵانچیانە نەکاو بە پیرۆزیان نەزانن و نەفرەتیان لێ بکەن کاتی ئەوەیە ئەم میلەتە بێتەوە هۆش خۆی و چیتر بە ژێلی نەمێنێتەوە و خۆی لە بتپەرستی ڕزگار بکە سەرکردەکان هەمویان یەک ماڵن هەمویان خۆپەرست و دژبەگەل و نیشتیمان بوون تەنها کاریان بۆ خۆیان و خانەوادە و نزیکەکانی خۆیان کردووە و هەرگیز گرنگیان بە بەرژەوەندی گەل و نیشتیمان نەداوە ئەوەی سەرەوە باسێکی گشتی بوو ئێستا کاتی ئەوەیە بە تایبەتی باسی بزوتەوەی گۆڕان بکەم سەرەتا ئەمەوێت لە نووسینەکەی دکتۆر محەممەدەوە دەست پێ بکەم کە ئەڵێ هەر لە دوای وەفاتی کاک نەوشیروان کوڕەکانی دەستیان کرد بە دژایەتی عوسمانی حاجی مەحموود و قادری حاجی عەلی دوایش ئەڵێ دەبێ نماوشیە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە ئایا ئەم دژایەتیکردنە تەنها بەرنامەی خۆیانە یان بەرنامە و ڕاستپاردەی باوشیانە وەڵامی ئەم پرسیارە لای هەموومان ڕوون و ئاشکرایە دژایەتیکردن و پەراوێز خستنی ئەو دوو برادەرە سەرەتا لەلایەن کاک نەوشیروان خۆیەوە دەستی پێ کرد
ئەو خۆی نەخشە و پیلانی بۆ دانا. من خۆم خەڵگە ناسم کە کاک نەوشیروان پێی وتووە من عوسمانی حاجی مەحموود و قادری حاجی عەلی و دار و دەستەکەی ئەوانم ناوێت و کوڕی گەنجی وەکو ئێوەم پێویستە بۆم قۆناغ. دژایەتیکردنی کاک نەوشیروان بۆ ئەو برادەرانە شتێکی شاراوە نەبووە و لای هەمووان ڕۆن و ئاشکرایە ئەگەر خەڵک خۆی گێل نەکات. بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە، ئەم دژایەتی و پەراوێز خستنە بۆچی و لە پێناوی چیا بوو؟ ئەو دوو جوامێرە لە شاخ و لە شار کەسانی نزیکی خۆی بوون، هەمیشە پشتیوانی بوون، لە دامەزاندنی بژوورتەوەی گۆڕانیشدا هاوکار و پشتیوانی خۆی بوون. باشە تاوانی ئەمانە چی بووە ئاوا قەزەبیان لێگیراوە؟ وەکو دوجار دەرکەوت هۆکاری دژایەتیکردن و پەراوێزکردنیان لە ترسی ئەوە بووە کە دوا ڕۆژ ئەم دوانە نەبنە لەمپەر لە بەردەم گواستنەوەی ممتەلەکاتی بژوورتەوەی گۆڕان بە میرات بۆنەوەکانی. لە ڕاستیشدا ئەگەر ئەم دوو بەڕێزە نیازی ئەوەشیان بوو بێ کارێکی خراپ نەبووە و پێشتر دروشمی سەرەکی کاک نەوشیروان ئەوە بووە کە دژی بە بنەماڵەکردنی حیزبە. کاک نەوشیروان تیرۆری معنەوی دوو کەسایەتی جەوامێری شۆڕژگەری کرد. تیرۆری مێژووی خەباتی سیاسی ئەوانەی کرد، هیچی نەهێشتەوە بۆ حاجی عەلی بەگ باوشی کاک قادر و براکانی کە لەسەر ئەو دەربە دەربوون و شاریان جێهێشت. کاک نەوشیروان هیچ بایەخ و نرخێکی بۆ باوکو برا شەیدەکەی کاک عوسمان نەهێشتەوە. بەڕاستی جێگای سەرسوڕمان و هەڵوێستە لەسەرکردنە کەسێکی سیاسی ناساوی کورد، جێگای هیوا و ئاواتی کورد، خۆشەویستی ناوجەماوەر بتوانێت ئەوەندە قین لە دڵ بێ بەرامبەر بە تێکۆشەترین و نزیکترین کەسەکانی خۆی. کەواتە چۆن و بە چ شێوەیە کەسانی ئاواتوانن ببنە ڕابەر و پێشەوای میلەتێک و ڕزگاری بکەن. کوڕینە کەمترین حسابی بۆ هەموو ئەو ماندووبوونەی ئەوانە نەهێشتۆتەوە بە جۆرێک پەراوێزی خستن کە دوجار کەسێکی وەکو دکتۆری یوسف کە لە پاسەوانی بارەگایەکی حیزبەوە بهێنێتە پێشەوە بکێتە سەرۆکی پەرلەمان و بە دنیای بناسێت و لەسەر حسابی خەڵکی تریش بکێتە خاوەنی سامانی زۆر و زۆریش بە ئاسایی لای خەڵک بێ. عوسمانی حاجی مەحموود و قاری حاجی عەلی و دار و دەستەکەیان چیان بۆ گۆڕان کردووە؟ بۆچی ناڕۆن؟ دوایش بڵێ ئینقلابی سپیمان بەسەرداکردن و دەرمان پەڕاندن. دکتۆر یوسف گەورەترین سودمەندی ناوبژوورتەوەی گۆڕان بووە، بەوەش تێری نەخواردووە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ ئێستا ئەندامی پەرلەمانی عێراق. ویسیەتی بێتە وەزیر لە بەغا سەرڕای ئەو هەموو دەستکەوتا بە خۆڕایی دەستی کەوتووە لە خانوویەکی زانکۆدایە و تەسلیمی نەکردوێتەوە. لە کاتێکدا سەدان مامۆستای زانکۆ هەیە کرێچین نازانم سەرۆکایەتی زانکۆ بۆشی خانۆکەی لێوە ناگرێتەوە. ئەگەر ئەو خۆی بە پیاوێکی خاوەن ویژدان و دڵسۆز ئەزانێ دەبوایە خۆی خانۆکەی زانکۆی تەسلیم بکردایەوە. خۆ لە ئێستادا مامۆستای زانکۆ نییە و بابچێتە شوقەکەی خۆی لە پاکسیتی، ئەو شوقەیە کە بەرنامەی موئامەرە و ئینقلابی تێدا دادنا بەرامبەر دوو سەرکردەی جەوامێری ئەم میلەتە. دکتۆر یوسف حەقی خۆیەتی ئاوا بکە، چونکە بە سەدان جار لە قەبارەی خۆی گەورەتر کراوە و ئەگەر نەهاتە ناو گۆڕان لە کوولەکەی تەڕیشدا کەس ناوی نەهێنا دەبوو بەزەڕەبین بۆی بگەڕێ لە ناو مامۆستاکانی زانکۆدا. ئەوەش لە سایەی بەرنامە سیاسەکەی کاک نەوشیروانەوە بووە. کاک نەوشیروان لە هیچەوە کردی بە ئیفریت ئەوەتەی لە بەغداشە دوو جوملەی مفیدی ئەو مانجۆرێ نەبووە، پێچەی عەرەبیش باش نەزانێ. دوای ئەو هوشیار عومەر بەرپرسی ژووری دیبلۆماسی نێوان بژوورتەوەی گۆڕان و ئەمریکا و ئەوروپا بۆ کاروبای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بڵێ کاک نەوشیروان بە خۆمی وتووە سەی عومەر بۆ ڕێخەری باشە چونکە بژوورتەوەکە نافرۆشێن. ئەمە بەمانای ئەوە دێ ئەگەر عوسمانی حاجی مەحموودیان قاری حاجی عەلی ببنە ڕێخەر بژوورتەوەکە فرۆشن. باشە ئەو دوو بەڕێزە هیچ پێشینیەشی خیانکردنیان هەبووە شایانی ئەو بن ئاوا تاوانبار بکرێن و کەسێکی وەکو کاکم هوشیار ئاوا بەتەنزەوە باسییان کە؟ ئاخر ئەمە ڕەفتار و هەڵسو کەوتی سەرکردەکانی کووردە بۆیە حاڵی کورد ئاوا جوانە. دوای ئەو هەموو ساڵانەی هاوڕێتی کاک نەوشیروان لەگەڵ کاک قادر و کاک عوسمان بیان گۆڕێتەوە بە هوشیار عومەر. ئاخر چۆن خەڵک بڕۆی بۆ سەرکردانە دەبێ کەی قاچیان گەیشتە بوار بێمنەت دەبن لە نزیکترین کەسەکانی خۆیان. ئەو کاتەش هاتنە سەرگردی زەرگەتە و تەقیان لە وێنەی کاک نەوشیروان کرد و برازاکەی مامۆستا جەمال بریندار بوو کوڕە تاقانەکەی کاک نەوشیروان ئەیگوت هیچ نییە ئەوە کێشەی قاری حاجی عەلی و شێخ جەعفەرە. ئاخر قاری حاجی عەلی و شێخ جەعفەر چ دژمنایەتێکی شەخسیان هەبووە لەگەڵ یەکتری؟ قادری حاجی عەلی تەلەڤیزیۆن دادەمەزێنێ و پارەی بۆ کۆبکاتەوە و شەر عەبدوڵڵا وەکو مەلیک لەسەری ڕابێرێ و دوایش کودەتای بەسەرا بکە. ئاخۆ ئەمانە لە شوێی ویژدان و ئەخلاق و عرفی کۆمەڵایەتی و وەفای هاوڕێیەتی و سیاسەت و حیزبیاتیدا یەکەگرنەوە.
آخر چۆنە بێ سەرکردەیە کە هەمیشە جێگەی ئومێد و هیوای خەڵک بوو بێت و خۆشەویستی ناو خەڵک بوو بێ ئاوا مامەڵەی نزیکترین کەسەکانی خۆی بکەن. آخر ئەمە لە کوێی ستراتیژی و بیرکردنەوەی سەرکردەیەکی سیاسیدا جێی دەکرێتەوە. ڕزگاری حاجی کایل کە هیچ بەرپرسایەتێکی لە بژوتۆی گۆڕاندا نەبووە لە عوسمانی حاجی مەحموود و قادی حاجی عەلی زیاتر دەستی دەڕۆیشت. لەسەر قسەی ئەو ڕێباز حەملان کرایە وەزیر. دکتۆر ئاکۆ حەمەکەریم ژنی هێنا بوو قەزار بوو هات لە گردەکە بە گرێبەست دامەزرا. دوای ماوەیەکی کورت باسی بەسەرەوە نیشتەوە و کرایە ئەندامی وەفدی دانووسان و دوایش خۆی دامەزراند بە ڕاوێژکاری پلەیەک. بە کاک نەوشیروان وت کەی ئەمە ڕەوای حەقە وتی تازە دەستمان دەرچوو بەڵام دوجار دەرکەوت هەموو ئەمانە بەرنامەی کاک نەوشیروان خۆی بووە. کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ و تێگەین کە بۆچی میلەتی کورد بە مافەکانی خۆی نەگەیشتووە و نەبووتە خاوەنی دەوڵەتی خۆی. هۆکارەکە یەگەڕێتەوە بۆەوەی لە هیچ قۆناغێکی خەباتە کورد خاوەنی هیچ سەرکردەیەک نەبووە بەمانای سەرکردە. ئەوانەشی کە بوونە سەرکردە و دەمڕاستی کورد لە جێلایەتی خەڵکەوە بووە کە کوێرانە دوایان کەوتون و گەورەیان کردوون و دوجار بوونەتە مارەکەی شێخ خۆمەر. ئەو پشتیوانیە جەماوەریە بەرفراوانەی لە ساڵی 1961 لە سەرکردەکانی کورد کراو ئەو هەموو خوێنەی لە پێناو ئەوانە ڕژاوە ئەگەر لە عەبەشەکەنەش بکرایە ئەویش دەبوو بەسەرکردە. هەموو کرد دوای مەلام سەفاکە و بەڵام هەرچی کردی بۆ خۆی و نەوەکانی کرد. مەسعود بازانیش بە هەمان شێوە بۆ بنەماڵەوە نەوەکانی خۆی کارەکە. مام جەلال لە پێناوی دەسەڵاتدا خوێنی هەزارانی ڕشت و ئێسانەوەکانی خاوەن دەسەڵاتن. کاک نەوشیروان خۆی لێکردبووین بە ئەسحابە و خدری زینە و باوکی فەقیر و هەژاران دوجار شەقی لە نزیکترین و خۆشەویستی نزیکەکانی خۆی هەڵدا و هەموو بەرهەمی ڕەنج و ماندووبوونی 9 ملیۆن خەڵکی بۆ کوڕەکانی خۆی برد. آخر ئەمە لە کوێی ستراتیژی سەرکردەیەکی ناوداری کووردا جێگەی ئەکرێتەوە. کەواتە ئەمانە هەر لە لای میلەتێکی جێلی وەکو ئێمە سەرکردن. ئەگەر ئەمانە سەرکردەی گەلێکی وەک ڤێتنام بوونایە بەر نەفتەتی مێژووە کەوتن و دەخرانە زبڵدانی مێژووەوە نەک ستایش بکرێن و یادیان بکرێتەوە و سەردانی مەزارەکانیان بکرێت. ئەوە حاڵی گوزەرانی میلەتەکەمانە و مام جەلال و مەسعود بازانی بەیەکەوە 4 ملیارد دۆلاری شیرینی گرێبەسی نەوتیەکان 1,5 ملیار تریش کە لە پول بریمەریان وەرگێر بە کاشی بۆ خۆیان بر کە دەتوانرا ژێرخانی ئابووری ئەم هەرێمەی پێ بنیاد بنرێ. باشە ئەو پارەیە چی لێکرا و ئێستا لەکوێ و لای کێیە؟ خەڵکی فەقیرە و بۆچی ئەو پارە دزراوانە ناگەڕێنەوە بۆ میلەت؟ کاک نەوشیروان هەرچی ڕەنجی شانی فەقیر و هەژاران هەبوو کە کەوتە بەردەستی بۆ نەوەکانی برد. کەواتە ئێمە خاوەنی هیچ سەرکردەیەک نین و نەبوویتە تا شانازیان پێوە بکەین. بەڵام لای جێ لە پیاوەکان ئەوانە هەر سەرکردن و هەر کەسێک باسییان کە ئەگەر بۆیان بکرێ سەری حوتی لەسرە بڕن. دکتۆر یوسف و عەلی حەمەساڵح و شێر عەبدوڵڵا و ئاکۆ حەمەکەریم و زۆر کەسی تریش سوودمەندترین کەسانی ناوبزوتەوەکە بوون. ڕۆژێک لە قادری حاجی عەلی و ڕۆژێک لە عوسمانی حاجی مەحموود ڕۆژێک لە عومەری سەی عەلی و ڕۆژێک لە کوڕەکانی کاک نەوشیروان نزیک دەبوونەوە و ڕۆژێکیشیان دژیان بوون. لەناو ئەوانەدا هەبوو لە دکتۆر بەرهەمەوە نزیک بوو کەسی واشیان تێدا بوو موچیان لە بەرپرسی ناوچێتی وەرەگێر. ڕۆژێک ئیسلامی و ڕۆژێ عیلمانی هەروەکو داشی دامام ئەمانە بوون بە گۆڕان بۆ ئەوەی بازرگانی بکەن و هەموو شتێکیان کردووە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە. ئەگەر بەوردی سەرنجی نووسینەکەی دکتۆر محەممەد بدەن تێ ئەگەن ئەمانە چ جڕ و جانەوەرێک بوون و چ ڕۆڵێکی خراپ و قێزەوەنیان بینیوە چۆن لەسەر حسابی ماندووبوونی خەڵکی تر بوونە خاوەنی سامانی زۆر. لە ڕاستیدا ئەم جۆرە کەسانە پێیان دەگوترێ دەعبای سیاسی. آخر ئەمانە بوون دەستە گوڵەکانی کاک نەوشیروانی دووربین و خاوەن ستراتیژ. سیرکەن چۆن کاک نەوشیروان لە ڕێگەی ئەمانەوە پاشقوڵی لە شۆڕژگێرترین و ماندووترین و نزیکترین هاوڕێکانی خۆی گرت لە پێناوی دوا ڕۆژی کوڕەکانیدا. حەمە تۆفیەکێک بوو لەوانەی پێش کاک نەوشیروان ئەیگوت ئەوانە چین و با بڕۆن. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕایەوە کە ئەو هەسی ئەکرد کە ئەو دوانەیتر خاوەنی کەسایەتی و ڕێزی تایبەتن و ئەمی حسابی بۆ ناکرێت. ئەمە هۆکاری ڕقی ئەم بوو بەرامبەر بە عوسمانی حاجی مەحموود قاری حاجی عەلی. حەمە تۆفیق خراپترین و ناشرینترین ڕۆڵی خراپی بینیوە لە گردی زەرگەتە و زۆرترین هەوڵی داوە بۆ پەراوێز خستنی ئەو دوو برادەرە لە کاتێکدا کەمترین ڕۆڵی باشی هەبووە. باشە چێ دەستی گرتووی و بۆچی تۆش خۆت ناکەیتە خۆشەویستی ناو خەڵک؟
مەسەفای سەی قاروو سەی عومەر و جەلات جەوهەریش هەوڵی پراوێزخستنی ئەو دوو بەڕێزیان داوە بەڵام ئەوان بە ئاشکرا وەک حەمە تۆفیقیان نەکردووە و سیاسیانە و لە خشکەوە لە پەناوە خەڵکیان لێهانداون دوجار ئەوانیان کردە پەیژە و پێیاندا سەرکەوتن و بە مەرامەکانی خۆیان گەیشتن لە کاتێکدا خەڵک لەسەر گۆڕی کاکنۆشیوان فرمێسکیان دەڕشت و شین و شەپۆڕیان نەکرد دەعبا سیاسیەکانی گردەکە بەدزیەوە خەریکی کۆبوونەوە بوون و بەرنامەی ئەوەیان دانا چۆن و بە چ شێوەیە مڵک و ماڵی گۆڕان لەسەر نەوەکانی کاکنۆشیوان تاپۆ بکەن آخر ئەمە یەک جێلێتی خەڵک عزیز نەسین ڕۆمانەکەی بۆ ئەم میلەتە جێلە نووسیوە جێلە پیاوەکان سنگ دەکتن و ئەوانەشی فێڵزان بە دوای گۆشتی سنگدا دەگەڕێن بیخۆن دکتۆر محەممەد زۆر بە درێژی باسی کەسایەتی و ڕۆڵی ئەوانەی کردووە کە بوونە هۆکاری دەرپەڕاندنی عوسمانی حاجی مەحموود خاڵی حاجی عەلی دڵسۆزەکانی تر ئەوانەی لە پێناوی پۆست و پلەی و پارەدا بزوتەوەی گۆڕانیان بە پارتی فرۆشت ئەوانە هەوڵیاندا ممتەلەکاتی بزوتەوەی گۆڕان بکرێتە مڵکی تایبەتی نەوەکانی کاکنۆشیوان کاکنۆشیوان لە پێناوی ئەوەی دوا ڕۆژی کوڕەکانی زامن بکە ئەم دەعبا بەناو سیاسیانەی هێنایە پێشەوە و کردنی بەدەم ڕاستی بزوتەوەکە دوجار سەرکردایەتی بزوتەوەکە کەوتە دەستی کەسانێ چاوچنۆک و چاوبرسی هەلپەرست بێوەفا بەرامبەر بە گۆڕان خوازان ئەوانەی تەنها بینیان لە بەرژەوەندی خۆیان دەکردەوە لە ڕاستیدا ئەوانە تەنها لە دەعباچن دوجار دەعباکان ماڵیان لە خانەخوێ حەرام کرد و خۆیان بوونە خانەخوێ ئێستا کاتی ئەوەیە هەموو گۆڕان خوازانی دڵسۆز و بە ئەمەک ئەم دەعبا سیاسیانەی بژوتەوەی گۆڕانیان گەیاندە ئەمبار و دۆخە باش بناسن ئەوە بزانن ئەگەر سبەی شتێکی تازە دروست بکرێ هەرزوو ئەم هەلپەرستانە خۆی تێئەخزێنن لە پێناوی دەستکەوتی خۆیانە کاتی ئەوەیە باش ئەمانە بناسن کۆتا پرسیارم لە خۆمی جێل و ئێوەی جێل و هەمومانی جێل ئەوەیە مەلا مستەفا کاری بۆ خۆی نەوەکانی کرد مەسعود بازانی کاری بۆ خۆی و نەوەکانەکە و ئێساش ئەوێ برازاکەشی پراوێز بخا مام جەلال کاری بۆ خۆی و نەوەکانی کرد کاکنۆشیوان کاری بۆ نەوەکانی کرد ئەمانە هەمویان خوێنی نەوەکانی ئێمەیان ڕشت لە پێناوی بەرژەوەندی خۆیان و نەوەکانیان و کۆیلە و نزیکەکانی خۆیان و لەسەر حسابی خوێنی ئێمە و باوک و باپیرمان بوونە خاوەنی سامانی زۆر باشە ئەوان پارەیان زۆر بێت بە من چی بە تۆ چی بە ئێوە چی بە هەموو ئێمەی جێل چی ئێستا موچە بۆ خەڵک نییە ئەوانیش هەرچی سامانی ئەم وڵاتە هەیە بەتاڵان بردویانە بیر بکەنەوە هیچی دەن بە ئێمە باشە تاکەی ئاوا بە جێلی بمێننەوە و شەڕ لەسەر ئەوانە بکەین شەڕ بۆ ئەوانە بکەین خوێنی یەکتری لەسەر ئەوانە بڕێژین ماڵی خۆمان لەسەر ئەوانە وێران بکەین تاکەی عاقڵ نەبین و ئەوان ئێمە بەکار بهێنن آخر بەس نییە و تاکەی کوڕی خۆمان بکەین بە قوربانی کوڕی ئەم تاڵان چونیشمان فرۆشانە ئێستا کاتێوەیە هەمومان یەک بگیرین و ڕوبەڕوویان ببینەوە و داوای حەقی خۆمان بکەین و چیتر ڕێگە نەدەین ئەوانە ئێمە بچەوسێنەوە بۆ مەرامی خۆیان بەکارمان بێنن کاتی ئەوەیە حملەی هوشیارکردنەوەی جەماوە ڕابگەێنین لە پێناوی ژێڕانەوەی مافەکانمان و ڕاماڵێنی ئەم دەعبا تاڵانچیانە آخر ئەمانە دەعبای سیاسی نین کە بە بەرچاومانەوە نەوتی کورد و تاڵان فرۆشەکەن پارەی گومرکەکان بەتاڵانە بن داهاتی ناوخۆ بۆ خۆیانە بن هەرچی زەوی باشی تەشارەکان هەیە بەتاڵانەی بن $1 و 1 بەرمیل نەوتیش بە بەغدا نادەن موچە بە هاوڵاتیان نادەن و دەڵێن بەغدا بەشە بوو جەمان بۆ نانێرێ باشە هەرێم چاقێکی لەسەر بەغدا هەیە بۆ ئەوەی موچەش نەدەن شەریپەکەکە دەست پێیەکەن ئەوە تا پەرلەمانی بەغدا بڕیاری ئەو بڕەپارەیەش بۆ هەرێم نەنێرێ فەرمون چ ڕێگایەک سەختە هەیە با تاڵانچیەکان بیگرن لە بیرتانە دەتان گوت بەغدا ئیفلاسی کردووە و نۆتی خۆمان بۆ خۆمان دەفرۆشین و ئابووری خۆمان سەربەخۆەکەین ئابووریتان سەربەخۆ نەکرد بەڵکو سامانی ئەم وڵاتەتان تاڵان کرد ئەی چاوچنۆکی بێ ئابڕووینە با بزانین ئێستا چیەکەن دەرکەوت ئەوانە دڵسۆزی گەل و نیشتیمان و نە سیاسەتمەداریشن دەرکەوت ئەوانە نە دڵسۆزی گەل و نیشتیمانن و نە سیاسەتمەداریشن ئەوانە دەعبای سیاسین و گورگن و لە پێشی مەڕا خۆیان نمایشەکەن ئەوانە تەنها بۆ خۆیان و نەوەکانیان کاریان کردو و کارەکەن کەواتە ئەگەر ئێمە هەر پشتیوانی ئەوانە بکەین حەقی ئەوەمان نییە گلەیان لێ بکەین چونکە ئەوە خۆمانین زوڵم لە خۆمان و ماڵ و مناڵمانەکەین و حەزمان لە کۆیلایەتیە هیچ کەسێ بە دکتۆرێکی لەدایک نا بە دکتۆری لەدایک نابێ ئەوە مرۆڤە گەمژە و جێل و کۆیلە و ماساوچیەکان کە دیکتاتۆر بۆ خۆیان دروستەکەن ببورن خۆشەویستان ئەم دیێڕەم هەڵەکرد کەواتە ئەگەر ئێمە هەر پشتیوانی ئەوانە بکەین
حەقی ئەوەمان نییە گلەیان لێ بکەین چونکە ئەوە خۆمانین زۆم لە خۆمان و ماڵ و مناڵمانەکەین و حەزمان لە کۆیلایەتیە هیچ کەسێ بە دیکتاتۆری لەدایک نابێ ئەوە مرۆڤە گەمژە و جێل و کۆیلە و ماساوچیەکەن کە دیکتاتۆر بۆ خۆیان دروستەکەن و دەیانکەنە ئاغا و دەمسپی و پێشەنگی خۆیان سەد مەخابن ئەم نووسینەم تەواو نەکردبوو کە هەواڵی مەرجی ناوەختی کاقادریان پێڕاگەیاندم بەڕاستی کۆسێکی گەورە بوو برینێکی قوڵی خستە جەستەمانەوە تۆبڕی ئەوانەی موامرەیان دژی کاقادر دەکرد و تۆمەتیان دەدایە پاڵ و ئینقلابی سپیان بەسەرا دەکرد شەرمەزار نەبن و چۆن لە ڕوویان دێ بەشداری مەراسیمی بە خاک سپاردنەکەی بکەن لە نووسینی بەڕێز ساڵح ژاژڵەی